لە ماوەی مانگێکدا پرسە هەنووکەیەکان 2000 سەرکردەی لایەنە کوردستانیەکانی لە کەرکووک کۆ کردوێتەوە. سەرکردەی و لایەنانە بە جیاوازی ئایدیا و بیرکردنەوەی سیاسیان کۆکن کە پێویستە کێشەکانی کەرکووک بە ڕێگەی دیالۆگ چارەسەر بکرێن. یەکریزی گرینگە بەتەئەکید ئەوە تەحسیل حاصلە، بەڵام لەگەڵ چێ یەکریزیەکەی ئەمڕۆ لە کەرکووک حاڵی کەرکووک وەزعی کورد لە کەرکووک خراپە، بەو پێی کە تۆ لە بواری ئیدارە هیچی بۆ تۆ نێشتۆتەوە، هەرچی دایرە و هەمووی بۆ وکالەت بەڕێوە چێت لەم پێکاتی عەرەبیەوە. ئەمە یەک هێزێکی عەسکەری لێرەیە ڕێت نادا خۆپشاندان بکەیت، ڕێت نادا لەسەر حەقی خۆت بێ جواب، تەنانەت ڕێت نادا مافی خۆپشاندانی مەدەنی سەر جادەشت لێ گیراوە. کۆبنەی حیزب کوردستانیەکان بەڕاستی زۆر گرنگە لەم کاتەیە، بەتایبەت ڕووداوەکان زۆر سەریعی ئەچن و ئەبێ ئەوە دوو هەفتە جارێ مانگی جارێک کۆبنەوەکان بچکەم. ئێمە لە کۆبنەی حیزب کوردستانیەکان ڕاستانگەرەکە ئێمە بڕیارمە دەست نییە، تەنها ڕاستپاردەیە بۆ لایەنە پەیوەنددارەکان. ئەگەر بەغدادیان هەل هەولێر بێ، ئێمە یادی حکوومەتی هەرێم و قیادەی سەرکردایەتی کورد دەخینەوە کەوا ئێستا ناوچە داڕێنەکان بۆ نمونە سیاسی تعریبی تایە، شێواندنی دیموگرافی تایە، کامانە و پێشەوانی دەستورە. چارەسەری یەکەم و بنچینەی ئەوەیە کە هەموو حزبەکان کۆک بین، یەک ڕیز بین، یەک هەڵوێز بین بەرامبەر بە هەموو ئەو پێشاتانی کە دێتە پێشمان. بۆیە خۆشحاڵانە خۆشبەختانە مە هەنگاوێکی جددی و زۆر چاکە بەوەی کە هەر هەڵوێسێکە دێتە پێشەوە ئێمە بتوانین یەک ڕیزی کوردی بۆ کۆ بکەینەوە. ئەمەش گرنگی تایبەتی خۆی هەیە بەڕاستی و قەناعەتم وایە ینی داهاتووی لەسەر بنیاد ئەندێ ئەگەر بەم شێوەیە بەردەوام بین لەسەر ئەوە کۆچین کە ئەگەر ئەمانوێت چارەسەری کێشەکان بکەین لەم شارە و دیارە خۆشتان نەزانم کەرکووک کێشەی زۆرە، بەتایبەت پێکاتەی کورد لە دوای ئەم گۆڕانکاریانە کێشەی زۆر گەورەی ڕوبەڕوو بۆتەوە. بۆ چارەسەرکردنەوە کێشانە ئێمە پێمان وایە هەم لە ڕێگای دەستوری، هەم لە ڕێگای یاساوە و هەم بە کۆدەنجی هەموو حزبە کوردیەکان بتوانین بڕیاری لێ بدەین. لێپرسایی مەڵبەندی کەرکووکی یەکێتی دەڵێت ئەزمموی ڕابردوو دەریخستووە بڕیارە تاکلایەنەکان کاریگەریان لەسەر چارەسەری پرسی کەرکووک نابێت. هەمومان ینی بەڵێنی ئەومان بەیەکداوە ئێمە لەم شارە پێکۆ کارەکەین، چونکە ئێمە بە نەتیجا کێشەیەکمانێکی ناوی کێشەی میلەتێکە و کێشەی ئەم میلەتە بۆ هەمومان ئەتوانین بڵێن یەکسانە، بۆ یەکە دەبێت بە یەکسانی ئێمە لەو کێشانە بڕوانین، چونکە کێشەکان وەکو بڵێن ڕوبەڕووی هەمومان بۆتەوە و ئێمە جگەر لەوەش کە حیزبە کوردستانەکانی یەکدەنگ و یەک ریزین بۆ ئەوەی لەگەڵ پێکاتەکانی تری کەرکووک، لەگەڵ برایانی عەرەب، لەگەڵ برایانی تورکمان، لەگەڵ برایانی مەسیحی بتوانین پێکەوە کار بکەین، ینی هیچ ڕێگە چاری ترمان نییە و ئێمە هەموو لایەکشمان تاقی کردەوە. ئێمە زۆر دەسەڵاتمان بینی لەم شارە هات و ڕۆیشت و نەیتوانی هەموو پێکاتەکان پێکەوە کۆ بکاتەوە، بۆ یەکە تەجروبەی ژیان پێمان ئەڵێ ئەبێ هەموو پێکاتەکان پێکەوە بن. جگە لە پارتی دیموکراتی کوردستان کە بارگایان لە کەرکووک نەماوە، کۆبوونەوەکان هەموو لایەنە کوردستانیەکانی کۆ کردوێتەوە. ڕای لایەنە سیاسیەکان وایە ئەوان دەتوان بۆ داهاتوو لە ڕێی هەرێم و بەغداوە کاریگەری لەسەر گۆڕینی ڕەوشە خراپەکان لە کەرکووک دروست بکەن. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.